وادەی تۆماری کاندیدان درێژ کراوە. ناکۆکی ناوخۆی پارتی بۆ بایکۆتی هەڵبژاردن قوڵتر دەبێتەوە و یەکێتیش زانیاری ئاشکرا دەکات. حکوومەتیارێ مەرجە سەرەکیەکەی بەغدای بۆ ناردنی پارە جێبەجێ نەکردووە و دەیڤ سامیش لەسەر قسەکانی خۆی سوورە. دژی پرۆژەی هەژماری من مامۆسایان هەڵمەتی واژ و کۆکردنەوە دەست پێ دەکەن. سڵاوتان لێبێت ستاندەر نوویستان پێشکەش دەکەین. ئەمڕۆ کۆمیسیۆنی سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق سێ ڕۆژی دیکەی بۆ لایەنەکان درێژ کردەوە ئەوەکو لیستی کاندیدەکانیان پێشکەش بکەن بە مەبەستی بەشداریکردن لە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان. لە ڕاگەیەندراوی کۆمیسیۆندا هاتووە 31 سێ دواوادەیە بۆ پێشکەشکردنی لیستی ناوی کاندیدەکان. بڕیارەکە لە کاتێکدایە پارتی تاوەکو ئێستا پێداگرە لەسەرەوەی بەشداری هەڵبژاردن نەکات. لەم بارەوە هێمن هەورامی بەرپرسی مەکتەبی ڕێخستنی پارتی ڕایگەیان بەشداری هەڵبژاردنێک ناکەین بۆ شکاندنی پارتی بێت و لیستی کاندیدیش پێشکەش ناکەین. جێی باسە هەر ئەمڕۆ سعدی پیرە وتەبێژی یەکەتی وەک ئاماژەیەک بۆ پارتی ڕاگەیاندووە. لە دوێنێەوە ئاگادارم لایەنێک داوای لە کۆمیسیۆن کردووە وادەی تۆمارکردنی لیستی کاندیدان بۆ 4 ڕۆژی تر درێژ بکرێتەوە. ئاماژەکان بۆ ئەوە دەچن کە لە ناوخۆی پارتیش بۆچوونی جیاواز هەیە لە نێوان بایکۆتکردن و بەشداریکردن لە هەڵبژاردننی کوردستان و لێچیرفان بارزانی لەگەڵ بایکۆت نییە. تاوەکو ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی دارایی فیدراڵ لەسەر چارەسەرکردنی کێشەی موچەخۆرانی سەربازی و ئەمنی نەگەیشتونەتە چارەسەرێکی بنەڕەتی و لە نوێترین لێدوانی داتەی سامی وەزیری دارایی عێراق ڕایگەیان سوپا حەشد و هەواڵگری عێراق لیستی موچە دەنێرن بەڵام لیستی سەربازی هەرێمی کوردستان نەنێردراوە. ئەوە لە کاتێکدا لە چەند ڕۆژی ڕابردوو میدیاکانی دەسەڵات ڕایانگەیاندووە حکوومەتی هەرێم و بەغدا لەسەر ئەوە ڕێککەوتون ئەوە ناوی موچەخۆرانی سەربازی و ئەمنی نەنێردرێت و لە جێگەی ئەوە کۆدەکانیان بنێردرێت. بەڵام لێدوانەکەی تێی سامی ئاماژەیە بۆ ئەوەی حکوومەتی بەغدا ناچێتە ژێرباری ئەو هەنگاوە نوێی حکوومەتی هەرێمی کوردستان. سوورە لەسەر ئەوەی موچە بەبێ هاتنی لیستی موچەخۆر دابەش ناکرێت. ئەمەش وا دەکا مانگی داهاتوو بە هەمان شێوە تەنها موچەی فەرمانبەرانی مەدەنی بێت و بەو پێش جارێکی دیکە دابەشکردنی و موچەی مانگی سێ کێشەی بۆ دروست دەبێت. بە مەبەستی ڕەتکردنەوەی پرۆژەی هەژماری من کە پرۆژەیەکی سەرۆکی حکوومەتە بۆ بالکترۆنیکردنی موچە ئەمڕۆ لە پارێزگای سلێمانی مامۆسایان دەستیان بە هەڵمەتێک کردووە بۆ کۆکردنەوەی واژ و دژی ئەوەی موچەکانیان لە ڕێگەی هەژماری منەوە دابەش بکرێت. دوای ئەوەی بەشێکی زۆری موچەخۆران لە پارێزگای هەولێر تۆمار کران لە پرۆژەی هەژماری من ئێستاکە پرۆژەکە لە سلێمانیە و ڕوبەڕووی ناڕەزایەتێکی زۆر بۆتەوە. چاوەڕێ دەکرێت پرۆژەکە لە پارێزگای سلێمانی تووشی کێشە ببێتەوە. هەپاڵ ئەوەشدا تا ئێستا لەلایەن حکوومەتی عێراقەوە دانەندراوە بە پرۆژەکە و پێداگرە لەسەر ئەوەی کەوا دەبێت لە ڕێی بانکە حکوومیەکان پرۆژەی تەوتینکردنی موچەخۆران ئەنجام بدرێت. بەڵام تاوەکو ئێستا پرۆسەی تەوتینیش هیچ هەنگاوێکی دەست پێ نەکردووە و حکوومەتی عێراقیش دڵنیایی دەدات تاوەکو موچەخۆرانی هەرێم تەوتین دەکرێت بە شێوەی کاش موچەکانی ماگانیان دەنێردرێت. ساندەر نوویسمان پێشکەشکردن شاد و کامەران بن.